فەضلی خوایە بەڕاستی بەسەر عەبدێکەوە گەر خوای پەروەردگار لە یەکەم چاوکردنەوەی و لە سەرەتای تەمەنیەوە خوای پەروەردگار سنگی فراوانەکە بۆ فێربوونی ئیمان. ڕاستی فەضلی خوایە کە منداڵێک لە ناو عایلەیەکی عیلم و دینە لەدایک ئەبێ و هەر لە سەرەتاوە باوەک و دایک خەریکە بن و هەوڵەدەن وردە وردە بنەماکانی عەقیدەی فێر بکەن. زۆر ئاسان مناڵ فێرە بێ، زۆر ئاسان مناڵ فێرە بێ. یعنی ئێستا من ئەو منداڵانم لە حوا بەزیابێ هەر هەمویان ینی سیر بکەی بە جوانی عەقیدە فێر بوون. سەبەکەشی چییە؟ هەر شەوان وەکو چیرۆک پێشەوەی بخەون چارەکێ 10 دقە باسی خۆیان بۆ بکەم، باسی پێغەمبەریان بۆ بکەم صلی الله علیه وسلم، باسی پێغەمبەرێکی تریان بۆ بکەم، ئەم پێغەمبەری ترە و پێغەمبەری ترە الحەمدولیلا هەرچی پێغەمبەرای ناسم. یعنی بەڕاستی زۆر بە ئاسانی مناڵ فێرە بێ، بەس تۆ لی بزانی. باسی شەیطانم بۆ کردوون، باسی خراپەکاریم بۆ کردوون، باسی چاکەکاریم بۆ کردوون بە شێوەیەک لە عەقڵی مناڵانی خۆیانەوە نزیک بێ. جوان وەریان گرتووە باوەڕ کە ئێستا شەوێک پێیان نەڵێ مەڵێن باوکە بۆ ئەم شەو باسی خواجانەکەمان بۆ ناکەی. یعنی ئاوا چوویە ناخیانەوە و جوانیش فێری بوون. ئەنجا خۆشیان ئێستا حەزیان لە لەبەرکردنی قورئانە و وردە وردە ئەچنە پێشەوە. مناڵ وایە ئەتوانی ئاوا لەگەڵی بڕۆی.